دەم باش هەواڵن هێژە بەخێر هاتن بەرنمەیەمە ئەم ئیرۆ لەسەر لە دەڕاستیە خۆدا ئەم لەسەر پشتی هەڵبژاردنە تورکیای داخفن یعنی بە تایبەتیژی لە ئەگەرە سەرکەتنە ڕەجەب تەیب ئەردۆغاندا یعنی ئەز نابێژم ڕەجەب تەیب ئەردۆغان سەر دەکەوێت دە ڕۆژێن دوماییەدا تەکتیک و مناڤەڕە و حملەیەن کڵژدار ئۆغڵو گەلێکی بەهێزترن و دەناوە ئاکەپێداژی گەلک ناڕەحەتی خویا دکەن ئەو نای وێ واتای کووەز ژنەهادا دەبێژم ڕەجەب تەیب ئەردۆغان سەر دکەوێت لێ هەگەر کو سەرکەت سیاسەتە ئەمریکایە لە هەمبەری تورکیای سیاسەتە تورکیای لە هەمبەری ناوخۆ و دەرڤە چۆ دەبە ئەز احتیمالە هەنێک پێشبینیان جوداتر دەکەم و مرۆڤ تەخمین ناکە بە تایبەتیژی دە پێڤژوە یەکەمیندا و دە هەمان دەمێدا دەوێ بەرنمەیەدا دوازم بەرسیفە هەنێک پرسیاران بدەم گەلۆ دەدەمێ پێشدا استراتیژیا دەوڵەتی و ڕەجەب تەیب ئەردۆغان لە هەمبەری هەدەپێ چوا دەبە یعنی ئەز هێژی دەوێ باوەڕێدامە هەگەر و ئەردۆغان سەرکەوە ئەردۆغان بەبێ دەوڵەتێ سەر ناکەوێت هەگەر و کڵژدار ئۆغڵوژی سەرکەوە کڵژدار ئۆغڵو بەبێ دەوڵەتێ سەر ناکەوێت یعنی لە تورکیادا ممکن نینە حکوومەت دەوڵەتی ڕێڤە ببە دەوڵەت حکوومەتی ڕێڤە دەبە بەسەر و کۆمارژیڤە یعنی ئاو تیۆری لە گۆڕی من حتا نەهاژی جێگومانێ نینە پرسیار گەلک هەنە دەوێ بەرنمەیەدا یعنی گەلۆ نێچیروان بارزانی چما بەریاک و هەڵبژاردن گەڕا دووەمین بە تایبەتی بەداوی ببە و لە گەڕا یەکەمینجی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرکەتن بەدەستنانیە چما نەها لە گەڕا دووەمین هێژی مایە نێچیروان بارزانی یەکەمین کەسێک و پیرۆزبایی لە ڕەجەب تەیب ئەردۆغان دەکە ینی مرۆڤ تەخمین دەکرد و هەگەر و هەڵبژاردن تەمام ببە و ئەم بێژن سازیان بلندیا هەڵبژاردنە داخوێنی بدە و ئەردۆغان سەرکەت یەکەمین کەس دێ ڤلادیمیر پوتین بێ پێشوە ینی پیرۆزبایی لە ڕەجەب تەیب ئەردۆغان بکات لێنەها دەرکەت نێچیروان بارزانی کەتیە پێشیە ڤلادیمیر پوتینژی گەلۆ ئەف چییە یا دەنێ دەوێ بەرنمەیەدا هەنێک نهێنیان جودا هەنێک و حتا نەها کەسی بەحس نەکردە دەربارەی هەفدیتنێن هودا پار و بارزانی و هێزên ئیسلامی یا باشووری کوردستانە عراقی ژوەڕا بەحس دەکەم ئەف تابلۆیەکی نیشان دەدا و دەمێ پێش ئەوێ چەوە ڕوبەڕوویە هەدە پێ ببن و دەوردا قوڕنازی و سەختەکاریە و پیلانێن پڕ چرکین هەنە ئەم بەحسا ئەوانەژی دەکەم سیاست بە ئاڤایەکی ئیدیال قەت نابە یعنی تشتێک و کووت و تەخمین دەکەی سەدی سەد وسا ببە ممکن نینە دە سیاستێدا بێگومە هاوسەنگی تێن بەرچاوان دەرباسکردن نەها یعنی ما تەخمین دەکرد دەوڵەتە عراقی پشتی و بەهێز ببێ وێ کۆنتترۆلی خۆ بەسەر پترۆلیدا بسەپینە لێ میناک ئەو کۆنتترۆل چوا دەبە ئەم دەوێ بەرنمەیە داژی هەنێکی بەحز دەکەین یعنی ئەو ممکن نینە هەر تشتێکی دەست ئەم بێژن ماڵا بارزانی بە تایبەتی دەربینن وێ هەنێک تشتانژی بدەنێ و ئەف تەکیلەکی چوا بە تورکیا ڕاچێ دیکە دەمێ پێشدا ئەم لەسەر وێ بەحز دەکەین یعنی من ئەو میناک وەک میناک بەحس کرد لۆ ماژی دە سیاسەتا تەخمینە و مەدە کرد و پرانی کوردان و پرانی تورکانژی دکرد یعنی و هەدە دەوێ هەڵبژاردنێدا دا ئەنجامە هەڵبژاردنێدا بەبە کینگ میکر یعنی سەرۆک و پادیشا دەست نیشان بکە ئەو چێ نەبوو یعنی هەدەب ئەم بخوازن نەخوازن بە ئاڤایەکی زێدە دەنگێوی کێمکردە و کەماسیەن مەزندا دەوردا هەنە دەمێ پێشوانە زێتر دەردەکەون هۆلێ ئەز هێویدارم و ئەو بەخۆشی یعنی ژڕایە گشتیڕە ژ دەنگدەرێ خۆرا هەنێکی حرمەتێوان هەبێ کەماسیەن و هەنە چنە دەربخەن یعنی نەتەنێ ڕەخنەگرتنێکی ئەم بێژن بەسیید بدەن و کەسێکی گوناحبار بکەن و بەوی ڕەنگی نا کەماسیەن مەزن هەنە بێگومان یعنی تەکیلی بە گەڵڕە بەڕاستی
ڕێڤەبەر و ئەلیتا هەدەپێ تەکلیێنوی بەگەڵڕە کورن ئان ئەو ژگەل قوت بوونە یعنی مرۆڤ بەریا هەر تشتی گەرەک ڤا پرسیارانە باش جواب بدێ گەلۆ هەنێک کار هاتن کردن کو ئەم بێژن سلاحەدین دەمیرتاش لە حەبسێ بێدەنگ بکەن ئاژی بەرەڤژی وێ سلاحەدین دەمیرتاش هەنێک کارکردن و باندۆری خۆی خراپ لەسەر هەدە پێ بکە یعنی ڤان تشتانە گەرەک ژڕایان گشتیڕا لە گۆری قەناعەتا من پێیان گوتن مخابن ئەو تشت وساچێ بوو و نەها نەتەوە پەرست دەردەکەون پێش بۆی کو نەتەوە پەرستن هەردوو ئالیان تو کۆم بکەی نێزی زێدەتری ئانژی نێزیکی 400 کورسی لە پەرلەمان ئانینە و ئەو شاه دەستنیشان دەکەن کی دەبەشا و کی یاسایان دگۆڕینە لێ دیسا ئەو گرنگ نینە لە گۆڕمن تشتێک و هەری گرنگە هەگەر کو ڕەجەب تەیب ئەردۆغان بمینێ چ دەبە هەگەر کو ڕەجەب تەیب ئەردۆغان نەمینێ چ دەبە نەها وەکمە گوت یعنی نەتەوپەرش ji بۆی هەردوو ئالیان ئیدی دەبن مەسەلەیەکی گرنگ ji بۆی ئالیا اتفاقا جمهور هاوپەیمانیە جمهور مرۆڤ فام دکا یعنی باوێ نەتەوپەرستان لەورە و مەهەپەیە و مرۆڤ vêyekê fam dike lê li nava em bêjin havpeymanîya millet de netewperistî çima derdikewin holê û derdikewin pêş yani hîsabekî zêde li ser aliyên dinê nakin ji xênî netewperistên Türk bi netewperistê tundhajojî re yani ultra tundhajojî re çima hesab li ser wan dikin li ser aliyên dinê mîna Kurdan nakin ew girêdaya vêyekê yani bêguman Kiliçdaroglu dizane yani Kurd dengê Kurdan ew dengê ku bedest xistina ew deng hêjî li cê xwe dimînin yani dengê Kurdan ku da an jî hedefê an jî em bêjin ittifaqa ku hedef di nav de ye ev dengên stratejîk in yani ne tenê ji bo ku Kiliçdaroglu başa xirape an jî partiya wî başa xirape an jî ittifaqê başa xirape ew wek meseleyekî strancê lê tê dîtin yani bevî rengî CHP û Kiliçdaroglu ji wê yekê famkirine bêguman mirov dikare di warê siyasî de dibêjin ne di warê exlaqî de û ne temamen di warê siyasî de jî belkî hinek rîskevî hebin lê di warê siyasî de mirov ji wê yekê fam dike ku şer dikin kîjan zêdetir bikare faşîstekî nêzîkî xwe bikin û faşîst li cadê nehêlan berastî ji hemî derdorê xwe kom kirin bi hemî aliyan mirov vê yekê baş fam dike di egera serketina CHP da jî dîsan ew tişt berdewam dikin yani di egera serketina CHP de li gorî min dîsan jî dewlet siyasetekî wî ji bo hedefê hebe ew dewleta ku heyî hinek ji re dibêjin dewleta veşartî û dewleta kur û tu çi nav lê dike lê bike yani mumkîn nîne îro rêkê bide ku hêzek ku hêjî bi navê Kurdî diaxife bi nasnameya Kurdî derdixe pêş û ew hêz bikewe merkeza siyasetê yani rêkê nade ev ji bo navê yekê tenê yek çare heye ew jî bi Tirkiyeyê bûn e ew bi Tirkiyeyê bûn ji aliyê gelek Kurdên Bakur nayê famkirin tamam ew tiştekî din ye û em bêjin gelek kesên dinê ku ji wê yekê naxwazin fam bikin an jî niyetekî wanî siyasî cudatir heye nanê wan li cihekî dinê ew jî naxwazin fam bikin ez ji wê yekê fam dikim lê heger ku tu bixwazî Kurd bixey merkeza siyasetê li Tirkiyeyê tenê rêka te ew e ku hedef an jî ew bizava ku nasnameya Kurdî helgirtiye henekî ew nasname em bêjin filterekî bixê ser bila nasname bimîne lê filterekî bixê ser bi Tirkiyeyê bibe bi Tirkiyeyê bûn nayê wê watayê ku tu Tirk bibî nexê Azeriyên Îranê nebûne faris û hêjî Azerî ne Azeryekî Îranî li mala xwe bi farisî naaxife hûn netewperistên Kurd û ê ku ji Tirkiyeyê bûnê acizin li malê xwe hemî bi Tirkî diaxifin li televîzyonê Tirkî dinerin û
گەلک ژووە جەسارەت ناکەن تااقەتێوە نینە لە بەرنمەیەکی کوردی بنەڕن هەگەرکو بەلکی هەنێک بەرنمێن ستران و تشتێن وسا ببە ئانجی داوت لێ تشتێکی دنێک و بەرنمەیەکی فکری فەلسەفی زەهنی ئانجی ڕەوشەمبیری و کولتوری ژەبە بەڕاستی هون لێ نامەیزینن هون دەبێژن تورکایی بوون نەباشە لێ ئەزەریان ئیرانێ وسانینە ئەزەریان ئیرانێ لە ماڵە خۆ ناسنامەیە خۆپاراستن لە محلێن خۆ ناسنامەیە خۆپاراستن و پشتی کۆمارە ئەزەربایجان و کۆمارە کوردستان لەم هاباتێ هات هەڵڤەشاندن ئەزەری نەچون پارتیەکی کوردی پارتێکی ئەزەری ببورن ئاوا بکەن ئارتێشێکی ئەزەری ئاوا بکەن گوتن ئەم ئیرانینە ئیران یامەیە ئەم خودیە ئیرانینە چون ناو ئیرانێ و نەها ئەو ئەزەری نەبوونە فارس ئەزەری دەمەرکەزە سیاسەتە ئیرانێدا جێدەگرن هەگەرکو هون وێ بخوازن گەلک ویا بکەن هەگەرکو هون وسانەکەن هونێ تەنێ لە کۆشەیەکی پەرلەمانی بمینن ئێدی قیرە قیرژی تێرێ ناکە هەدەپە پێڤژەیە دەمێ پێشدا نەکاری بوو vەیەکێ بە میلەت بدەی فامکردن و ممکنژی نینە نە هەدەپە و نەپەکەکە بەخوا کادرێن وانژی دەوی واریدا سافی نینە یعنی حتا دۆژی من لێنەری مثلەن شەوان پەروەەر ئانینەکو لەسەر مەسەرەیەکی سیاسی لۆزان و زانستی سیاسی باخفە ئەو نەکاریویە حرمەتێ منژە هونەرمەندێکی ڕایە دەنگێوی خۆشە سازێ باش لێ دخا و دکارێ لەسەر وان مەسەلێن هوەریدا گوتنێن پڕ باش بکە لێ دەوارێ زانستین سیاسی و استراتیژی و وان تشتانەدا لۆزان و تاریخی و تشت ئەو نەکاریویە وە چما هون وسا دەکەن ji بۆی ku hûn divê meselê de bi xwe zelal nekiriye xwe saf nekiriye mesele ew yani devî warî de êdî de rewşekî wisa de çi dibe yani reaksiyonekî wisa li cem Kurdan ava dibe yani heger ku em bi Tirkiyeyî bibin çima em neçin cem Erdogan ancî çima em neçin cem CHP نها مرۆڤ لێدنەڕی ئەنجامە هەڵبژاردنێژی بەڕاستی هەنێک vەیەکی نیشان دەدا یعنی کورد بەشداری لە هەڵبژاردنێکردنە مرۆڤ نەکاری بێژە نەکردنە لێ دەنگی خۆدانە جاپێ دەنگی خۆدانە ئاکەپێ دەنگێ جاپێ و ئاکەپێ لە کوردستانێ بەسەرکەتیە ji بۆی چییە یعنی هەنێک کەس دەبێژن ji بۆی و هەدە پێگوت ئەم بە تورکایی ببن یعنی بە تورکایی بوون تشتێکی زەحمەتە لێ تاقە چارەسەریە لێ پرزگرێک نەدەوردایە پرزگرێک دەوردایە هەدەپە بزاوا باکو کادرێن وی نەکارن vêyekê hezm bikin û fam bikin û bi millet bidin fam kir ez wê dibêjim problem dewr daye ka em vêyekê derbas kin armanca bernameya min ew nebû armanca bernamey ew e heger ku CHP serkeve çi dibe CHP serkeve wê demê dîsan jî wek niha em bêjin çawa li Diyarbekirê dengê Kurdan ji bo CHP diçin wê li wan li Hekarî li Şirnexê jî ev yek berdewam bibe ev siyaseta dewletê û siyaseta dewletê jî dibe lê heger ku Recep Tayyip Erdogan serkeve niha gelek nîgeraniyên me û tirsên me û fikarên me devî warî de hene û dê hebin jî lê berastî jî ka mirov fam bike heger ku Recep Tayyip Erdogan serkeve gelo hema piştî wê dîsan her kesî her serokê her şarewaniyekî ji kar derxê û bixê hepsê û qeyûmekî bixê şûnawî ez pir texmînê vêyekê nakim ez bawer nakim we bibe ez texmîn dikim wek em bêjin destpêka 2000 wê demekî de pêvajoyekî nû dest pê bike ew jî ew e ew pêvajo çima niha yani herkes rewşa sindoqê wan û xezêneya wan û pereya wan dizane yani hinek kes behsa vêyekê dikin ku di bankê merkezî de tenê 4 milyard maye 4 milyar têrê çi dike bi taybetî jî piştî erd hejê ji bo ku ew ekonomî ew aborî werê serhev werê komkirin têrê çi dike têrê tiştekî nake yani çi dibe bila bibe ew welat
پێویستیاوی ئەوەکو جاردن بچە جەم سندوقە دراوە ناودەوڵەتی IMF گەرەک پەرە بدەوێ IMF پارە بدێ هەر کەسێکی هەر ئالێکی شەڕ تێنوی هەنا شەڕجی ئەوەکو ئابوووریەکی لیبرال ببە ji بۆی ئابوووریەکی لیبرال دەوێت و سیاست لیبرال ببە ئیستیقرار هەبە ئارامی هەبە یاسا هەبە ئەو پڕ گرنگە دەوردا ئەv باندۆری خۆ لەسەر مەسەلەیە هەدەپێ و مەسەلەیە کورجی دکێ لێ حتا چ قاسی دەبەکو 5 ساڵ بن دەبەکو 10 ساڵ بن وەک ئەم بێژن دەستپێکە 2000 حتا 2011 پشتی وێ جاردن بەرێ خۆ گۆڕتن و ئەو ماسکەیە لەسەر سەری خۆدی نابوون ئەو ماسکە ڕاکرن یعنی گەرەک مرۆ vەیەکێ فام بکە یەک ڕەوشە ئۆکرانیایژی هەیە یعنی دە ڕەوشە ئۆکرانیایدا ئەو شەڕ گەرەک پڕ درێژ نەکە لێ دیسانژی دەخوازن رووسیا لاواز بکەن حتا جێکی دنێ هەنێک عرد و داگیرکی یەش دەستێوی دەربخن احتیمال ڕۆنیشتنێ هەیە وێ دەمێژی دیسا گرنگیان تورکیا ji بۆی vê meselê û meseleya bi endam bûna Swêdê li NATOyê de dikەwa rojevê mirov dikare texmînê siyasetekî wisa bike û Recep Tayyip Erdogan jî pir pragmatîst e vê yekê ez bawerim bike لۆما ژی دەدەستپێکێدا لەسەر vê meselê یعنی دەدەستپێکێدا لەسەر کوردان هەڕەشە و کوشتن و گرتن وەک بەرێ نابە نەها من هەنێک ئاگاهی گرتن یعنی ئەس دەمەکی درێژە لەسەر vêyekê دفکرم لێ من نەخواز زێدە تشتێکی لەسەر بێژم ئەو ژی ئەو بوو یعنی چما ژنوشکی vê nîne lê çima demekî dirêj e karjêra têkirin çima vê carê berastî jî Hûdapar û xasî xistin pêş Hizbullah yani dewirda dîsan jî ew konsepta dewlet heye yani fam dikin ku çi dibe yani wisa tirsan wisa famkirin ku dengê hedefê we qasî zêde dibin dibe seda 12 û 14 û 15 û tirsiyan yani gotin heger ku bi aliyekî re tehalûf çê bike an jî hevpeyman çê bike di nav perlemanî de dikare li gorî xwe yasayan ava bike li hemberî wê êdî kartekî nû derxistin ew jî karta Hûdapar e ku demekî dirêj e لەسەر kar dike niha Hûdapar gava ku çûna vê îtîfaqê serdanê wî yekemîn berastî jî ji bo başûr bûn yani hat Hewlêrê Mesûd Barzanî dît piştra jî çû Alî Bapîr dît tiştê ku me dît li medyayê ew bû lê aliyê dinê jî dîtine ji bo ku ew me dît di roja hilbijardinê de zêdetirî 30 kanalên Başûrê Kurdistanê yani bi ên ku xeyrî îslamî jî propaganda ji Erdogan radikirin hêvî dixwastin Erdogan serkevin niha jî hêvî dikin hinekan jî mîna em bêjin medyayê nêzî komeliya dadgerî ku navê wî Komeliya İslamî Kurdistan bû berê bi seroketî Alî Bapîr gelek propaganda ji bo Hûdapar jî kirin wek partiyekî niştîman perwer û dirsozê Kurdan jî nîşandan bê ku tiştekî li ser bizanin û ew medyayê ku ew kar kirin ew medya dema hilbijartinê hatin vekirin yani xuya ku hinek medyayê hinek kanalê medyayê tenê ji bo hilbijardina Tirkiyeyê li başûr hatine vekirin û min berastî jî li her du aliyan pir hewilda agahiyan bedestbînim ku ew çi gotine min li her du aliyan destpêkê min ji aliyê em bêjin Komeliya Dadgerî ku navê wî berê Komeliya İslamî bû lê niha navê xwe kiriye Komeliya Dadgerî Komeliya Dadgerî û Hîzbî Dadwerî yani AKP navê wan jî pir nêzî hev gelo yani çend sal beriya niha berêketin ev navguhortina an jî tesadûfa ez li ser vê yekê tiştekî nabêjim lê tiştê ku em li meydanê de dibêjin û min bîst li kesên pir nêzî wan û piştra jî eynî tişt min ji kesekî nêzî pedekê bîst ku hayê wî ji
ئەم بێژن دەردۆرێ ماڵا بارزانانی هەیە هەردووکان تشتە گوت زەکریا یا پیچی ئۆغڵوژ هەردوویان ڕایانی هەمژە علی باپیڕە هەمژە بارزانانی ڕ تشتە گوتیە گوتیە و ئەو دەمێ پێش ناچن لە پەرلەمانێ ئەم بێژن پرۆپاگەندە ji بۆی ئاک پارتی و ڕەجەب تەیب ئەردۆغان و دەوڵەتە تورکیا و تشتێ وسا بکەم ئەوێ کوردایەتی بکەن ئەو تێ چوە تایە پڕ گرنگە یعنی مرۆڤ فام بکە یعنی ئاوێ ببن ئۆپۆزیسیۆن محالەفەتێ بکەن محالەفەت جیش بۆی کورد و کوردستانێ بکەن یعنی تێ عەقڵ چمان تێ قبول دەکەن و ئالیەک بە پشتگیریە ڕەجەب تەیب ئەردۆغان و دەوڵەت باخچەلی کە تێ ناو ئیتیفاقی و 4 کورسی گرتنە ناوە پەرلەمانێدا ببە محالیفێ دەوڵەتێ و ئەم بێژن حتا ئالیەن خۆشی تشتێکی وسە نایە مانتەقیانی تشتێکی وسە هەر کەس پێ دەکەنێ لێ دێ بکە ئەس باوەڕم دێ بکە دەوردا یعنی ئارمانج ئەوە هەگەر کۆ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرکەوت سەر نەکەوێ دەدەمێ پێشدا دەڕێکە هودا پاردا وەقاسی کوردایەتیە بکەن وەقاسی کوردایەتیە بکەن و مرۆڤێن دەردۆرێ هەدەپێ و دەردۆری پەکێکی ببێژن لێ بنەڕن هودا پار بە 4 کەسان دەناوە پەرلەمانێدا چ کرد ji بۆی کوردستانێ ئاڵەیە کوردستانی بلند بکەن قیڕاقیڕێ بکەن بژی کورد و کوردستان ببێژن و دیقەتێ بکشێنن سەرخوا بەوێ ڕەنگی ئەو ژە عەقڵێ کوردان فامکردە چ قاسی کار دکە چ قاسی کار ناکە چۆوە کار دکە و چۆوە کار ناکە و بەوێ ڕەنگی بکارە بن هێژی زێدەتر بنێ هەدەپێ و ئەم بێژن پارتیەن و هەنێکی منطقێوانی استراتیژی هەیە بنێوان بکۆڵینن و بەوێ ڕەنگی هودا لە ڕێکە هودا پار نەتەوپەرستیا کوردی پێش بخەن و ئارمانج دەورداژی تەنێ زەعیفکردنا هەدەپێ نها پشتی vê gotinê ez baş dizanim wê dîsan jî şivan perwer û saz û Osman Baydemîr û Umer Ocalan bixin ser sehnê lê ev ne çareserî ne çareserî ev e ev sextekariya netewperistî û sextekariya îslamperistî li nav gel de bê teşîr kirin sextekariya netewperistiya Kurdî dibêjin Kurdî dibêjin niha tu diçî beriya her kesî hêjî helbijardin qazaj nekirinê pîrozbayî li Erdogan dikey û ji aliyekî dinê re be serokê Hizbullah ra dironî li Hewlêrê û sînaryoyan çê dikin ku li Parlemana Tirkiyeyê de demê pêş kurdayetiyê bikin û netewperistiye bikin gerek ev yek bi cesaret bê teşîrkirin ev netewperistî mirov gêj dike mirov hol dike bi netewperistiyê mirov bikaribe biçî ciyekî diçe min bixwe ji bo dewleta Kurdistanê min şerh kiriye û ez çend caran birîndar bûme kesê min nêzik naz dikin vê yekê fam dikin lê bi wê yekê nebû yani gava ku me şer dikirt berastî jî meselên ez بەقاسی و عسکەر من بریندارکردنا کوردان jî وەقاسی من بریندارکردنا بەقاسی و کەتمە پوسو و کەمینên عسکرê Tirkiya zêdetir ketime pûsû û kemînên askerên Kurdan pêşmergeyên Kurdan û gelek carna jî bi hev rabûne û wê demê jî gava ku me ji bo serxwebûnê şer dikir ew Hizbullah dihatin şiye û heta cudî û gabarê jî dihatin di nava Weqasî Qereqolan dikarîbûn li ser rêkan de kemîn û pûsûyan dabinên û niha jî kurdayetiye dikin yani tiştê ku ez dixwazim bibêjim bi kurdayetiyê tu nekarî pêşiya kurdayetiye bigirî gerek tu stratîjiya xwe zelal bikî li serê wê sûr bibê ew rêk pêşiya te heye wekî din rêkek pêşiya te nîne gava ku me serxwebûn dixwaz hêjmara me nedigihîşte 5000 kesî êdinê hemî behsa otonomî û li mala xwe rûnişte bûn ji bo serxwebûnê jî xwîna 10 milyon kesan ji sala lazim e
ژبێک و 4 دەولەت لە پێشیەتە هەنا سیاسەتان نێو دەوڵەتیژی ڕێکە نادا کوتوب ببی دەولەت هەکە ڕێکەدابان دە ڕێفراندۆمێدا ڕێکدەدان بارزانانی چما ڕێک نەدان ژبێک و قبول ناکەن ژبێک و ڕاست نبینە ژبێک و دە بەرژەوەندیاوان دانینا یعنی هەگەر و کوردن عراقی سەرخۆبوو ببن دەولەت ئەمریکا چ بکات تەنێ لە بەغدایە دەناوە شیعیاندا وێ بفەتسێ ئەمریکا دەخوازێ کورد و سنی لە بەغدایە بەهێز بن و هەمی مافێوان مینە دەوڵەتێژی هەبن مەسەلا ئەوە یعنی لە تورکیاژی ئەمریکا سیاسەتا ناو دەوڵەتی و تشتێکی وسە دەخوازە لێ چ قاسی ئامادەکاریش بۆ وێ هاتنەکردن و چ قاسی دەور لە گۆری وێ ئیتیفاق و ئەمبێژن تاکتیکێن ڕاست هاتنەکردن دەوردا احتیمالە خەلەتی هەبن و ئەو نایوێ معنایەک و تۆ ji بۆ ناوێ استراتیژیە تۆ بچی بکەوی بەر بکەوی پەی دووفکە دووسێ چەپێن کلاسیکێ مارجینالی کەمالیست ئەو نێ دەگەرەک تو ببی پارتیا خۆ بکەی پارتیەکی جەماوەری پارتیا خەڵک چما هودا پار دەرخستن ji بۆی و بەڕاستیژی ینی کەسێن وەکی ئیلهام بیلگەن کەسێن وەکوی گەرگەری ئۆغڵو و کەسێن محافەزەکار و ئەمبێژن مسلمان و دەوارێ پراکتیکیدا مسلمانن هاتبوون ناو هەدە پێدەمەکی هەنێک جوان هێژیمانە هەنێک جوان دەرکەتن ئەو پرزگرێکێکی دنەیە لێ لە هەمبەری وێ پڕ ترسیان یانی ji بۆی چ ترسیان ji بێک و سیاسەتا پەکێکێ و هەدە پێ نەکارە ئەو چەبوونە کلاسیکی دەرباز بکە و بکەوە ناو کیتلێ و جەماوەرێکی فراوانتر بێگومان کیتلێ و جەماوەرێکی فراوانتر هاسان ژینینە عەشیرەت هەنا ئەمبێژن دەوارێ ئۆلیدا گەماریەکی پڕ مەزن هاتیە مەشاندن لێ تشتێ هەری ڕاست ئەوەکو پارتی ji partiyekî îdeolojî derkeve bibe partiyekî xelek dewirda ehtimala tu hinek car zereran jî bibînî hinek kesên xelet jî destnîşan bikey lê em bêjin Ayhan Bilgin gava ku çû tiştek bi xora nebir newsa lê tîp li İstanbolê û li Hatayê û li Cindinê kursî bi xora birin deng bi xora birin yani zererda wan denganek û potansiyelê wan hebû ji bê ku kursiyekî bidest bînin dewirda xeletî heye dewirda şaşetî heye û ev şaşetiya herî mezin jî nekarin be cemawer û kîtleyên xwe bidin famkirin çawa Meral Akşener bi rabûna xwe û devirkirina maseya şeş partiyan zererda xwe û grupa xwe û şeş partiyan ewna kokiyên ku car nacar em dibînin di navbera Demirtaş û Qendîl û Cêndinê de berastî jî eynî tiştin gerek ji bo navêyekê jî yanî çareseriyek bêdîtin çareseriyek bêdîtin yanî kesek li zîndanê nekare siyaset bike nekare tivî binivîse nekare nerîna xwe bîne ser ziman çima nabe çima nabe yanî çima zererdi çi zererê wî heye yanî çi zererê wî heye gerek mirov hinekî wan tiştane bi avayekî stratejîtir bibîne û لەسەر van tiştane ez bawerim baştir kar bike û demê pêş de berastî jî devî warî de dê hinekî bixwazin wan pirzgirêkane kûrtir bikin û di dawiya de ez vê yekê dibêjim dîsan jî bi qasî ku texmînê min ew in heger ku Erdogan derkeve di demê pêş de di pêvajoya yekemîn de pir tund nabe Erdoganekî nerim rew dikeve pêşiya me û li gelek ciyan jî bi xwe wisa gotiya hevpeymanê wî jî wisa texmîn dikin lê dîsan jî mirov bawer kem gerek gehîj be wê qenaetekî ku ew tiştekî demokiye û tektîkî ye tiştê herî baş ew e ku mirov dengê xwe bide Kemal Kılıçdaroğlu di nava Kemal Kılıçdaroğlu em dizanin
ئومید ئۆزداغ و فاشیستێن دنێژی گەلک هەنە و حەگەرک و فرسەت هەبە هەمی فاشیستێن سەرجادەیەژی کۆم دکە دەبێ جەمخۆ لێ مەسەلە نەئەوە مەسەلە ژوێ فراوانترە مەسەلەیەکی استراتیژیە مەسەلەیەکی وسایە کەماڵ قلژدار ئۆغڵو دەواری استراتیژیک لە مەسەلەیە ناتۆ و یەکێتیە ئەوروپا و سیاسەتا لیبرال دنەرێ ڕەجەب تەیب ئەردۆغان دەوارێ تەکتیکی لێ دنەرێ حتاک و پەرەیان ژە ئیمە فێق دەین دکە و ئابووریا خۆ جارێک دنێ بەهێز دکە کەماڵ قلژدار ئۆغڵ و باوەڕیاوی بە پەرلەمان و مەجلیس و یاسایە ڕەجەب تەیب ئەردۆغان باوەڕیاوی بە قەرارنامەیان هەیە لۆ ماژی چ دەبە بلا بەبە یا هەری گرنگژی ئەوە ینی کەمان قلژدار ئۆغڵ جاپە دەوێ هەڵبژاردنە سەرۆکاتیدا سەرکەون دەسەڵک و دەسەڵاتی سەرۆکاتی گەلێکی مەزنە ناچە و ئەو هێزاوی نینە و جارە یەکەمین بە تایبەتیژی دە پێنج ساڵین پێشیامەدا ڕوبەڕوویە کوردان ببە حتا ئەو هێزاوینینە و ڕوبەڕوویە ڕۆژ ئاوا و قەندیل و بادینانژی ببە لۆمەوان تشتانە تشتێن استراتیژیکن تشتێن پڕ گرنگن ینی مرۆڤ گەرەک دەوی واریدا قەناعەت بەخۆ بینە بچە سەر سندوقێن دەنگدا لە شوونە جەهەپەیانژی دەنگ بدێ مرۆڤ لە مەسلێ بەوێ ڕەنگی بنەرێ و مەسلەیە دەوارێ استراتیژیک فام بکە گەلێکی باش دەبە وەک من گۆت تشتێ هەری گرنگ و مەترسیدار ئەوە ئەو لە هەفکردنا دەناوبەرە هێزن ئیسلامیە کوردستانە عراقی پەدەکەیە بارزانی و ڕەجەب تەیب ئەردۆغان هەیە گەرەک مرۆڤ لە سەرڤەیەکێ پڕ باش بسەکنە نەها وەک من گۆت نێچیروان بارزانی جارە یەکەمین کەس بوو کو پیرۆزبایی لێکرد ji بۆی ku کۆمپانیایە پاوەر ترانس و نێزی یعنی کۆمپانیایە ماڵباتە ئەردۆغانە و تەکیلەکیوان بە نێچیروان بارزانی ڕاژی هەیە نێچیروان بارزانی لەوێ یەکێژی پڕ دەترسێژ بووی و دەمێ پێش نەها پترۆلش دەستێ حکوومەتە هەرێمە دەرخستن و بفرۆشێ لێ دیسانژی ئەم بێژن ترانسپۆرتکردنە پترۆلی دەستێواندا بمینێ ئەو نەکارن بە جارێکی هەر دەستێوی دەربخان تشتێکی بچوک دەدەنێ لێ تشتێن استراتیژی دەستێوی دەرخستن دەستی تورکیا دەستێ کەدە پێ مەسەلەیە فرۆتنە پترۆلی و بڕیارێ نوی دەرخستن ترانسپۆرت دانەوان و ئەوژی ئەو کۆمپانیایە بکو من ناوێوی ئانی کۆمپانیایە ماڵباتە ئەردۆغانە و نێچیروان بارزانیژی شەریکە لۆمە پیرۆزبایی لێکرد لۆمە دەمێ پێشدا احتیمالە هاافکاریە دەناوەرە حیزبوڵڵا و پەدەکێ دەوی واریدا زێتر بەبە ئەگەر ئەردۆغان وەرێ سەردە سەڵاتداریە ji بۆ ناوەیەکێ چاوێوە لە سەرڤەیەکێ بێ دەبن ناوێ کوردبوون و کوردایەتی و ئاڵەیە کوردستانی و کوردستان دەدلێ مندایە دەدلێ دەعالیە چەپێدایە ئانجی دەعالیە ڕاستێدایە وانە هەمی سیناریۆ و درەون لە ڕۆژهەڵاتە ناویندا مرۆڤ چ مرۆڤ یعنی نەتەنێ ترک چ مرۆڤ بە تایبەتێژی ترک و هەنە کوردژی یعنی هەگەرک و ئینسانان پارچە پارچە نەکەن مەزهەبگەرایی نەکەن نەتەوە پەرستیا پارچەگەر یعنی نەتەوە پەرستیا بێعەقڵ نەکەن نەکارە سیاسەتێ بمەشین نەکارە سیاسەتێ بکەن لۆ مامەسەلا ئەوە بەوی ڕەنگی مرۆڤ لە مەسەلیان بنەڕێ و ئەو تشت گەرەک بەڕاستی بە جەسارەتتر دە پلاتفۆرماندا بێن ئەوکردن بێن ئاخافتن یعنی چارەسەری نە ئەوە ئەو نەتەوە پەرستن ئەمە زیاتر نەتەوە پەرست ببن سلااو ڕێست